شاری بانەوە بە عنوانی یاریزان نەهاتووم فقط بە عنوانی داوەر هاتوو کە نزیکی 20 دانە کایان قەزاوەت کردووە. باشە باسی شوێن بۆ بکات چه ئەزمونێک بوو ئەم پاڵەوانێتی بۆ بەڕێزت کە دادوەری تیا کردووە؟ وەڵا من بۆ خۆم لە ڕشتەوی بەدەنسازیە فعالیەتم هەیە نزیکی 20 ساڵە لە شاری بانە باشگام هەیە و خەریکی مربیگەریم چەندازیش دانە لە ڕشتەکانی بە قەولێک بەدەنسازیە کە زۆرم ئەلاقە پێی بوو ئیتر تقریبەن ئەوە 10 ساڵە لە ڕشتەی مچەندازیشە فعالیەتم هەیە. زۆر باشە چ پەیامێکت بۆ خاتونانی هاوشێوی خۆت هەیە کە بتوانن لە وەرزشەکانە جێدەستی خۆیان بکەنەوە؟ داواکارم لە تەواوی خانمەکان کە لە ژوورەوەدا نەنیشن کە فقط خەریکی ئیشی ناوماڵ نەبن بێنە دەرەوە ناو یاریگاکان حتممەنە وەرزش بکەن ڕۆح و ڕەوانیان ئیشەڵا بە بۆنەی وەرزشەوانێ ئارامش بگرێت ئیشەڵا کە ببینین تەواوی خانمانمان بێنە دەرەوانێ و ئەوەندە لە ماڵەوە نیشتەجێ نەبن. باشە بەڕێزت چەند ساڵە لە نێو بواری وەرزشایی؟ 22 ساڵە. ئەو 22 ساڵە توانی پێم بڵێ چی گۆڕی لە ژیانی تۆیە یاخود ئەگەر کات بگەڕێتەوە ئەو 22 ساڵە لە وەرزشە دووبارە خەرجەکەیتەوە؟ 100% یعنی تەنیا شتێک کە لە زیندگیمان لێی پەشیمانیم وەرزشە و ئەگەر دووبارە بگەڕێمەوە بازم هەر ئەم ڕشتەی خۆم ئێدامە ئەم واقعاً ڕشتەیەکە کە هیچ وەختێک پەشیمان نیم بۆی.